خەمی پەیداکردنی بژێوی جارێکی تر ئەم فەرمانبەرانی ناچار کرد دەوام بایکۆت بکەن و نەچنە سەرکارەکانیان. فەرمانبەرانی هەریەک لە بەڕێوەبەرایەتی تۆماری خانوبەرەی 1 و 2 فەرمانگەی دادنووسی سلێمانی لا دژی سیستەمی پاشەکەوتکردنی موچە و دواکەوتنی موچەکانیان مانگرتنیان لە دەوام ڕاگەیاندون نەچوونە سەر کارەکانیان. نوێنەری فەرمانبەرانی تۆماری خانوبەرە دەڵێت داهاتی مانگانەی بەڕێوەبەرایەتیەکەیان زیاتر لە ملیارێک دینارە، بەڵام فەرمانبەرەکانیان موچەی کەم وەردەگرن و لە کاتی خۆشیدا پێیان نادرێت. بە زووترین کات و بە شێوەیەکی زۆر باش گوێ لە داواکاریەکانمان بگرن، چونکە هەر ڕۆژێک کارنەکردن لە بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەرەی دووەمی سلێمانی ئەوەندەی زیانە بۆ فەرمانبەران، ئەوەندەش زیانە بۆ خودی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە هیچ کاتێک لەگەڵ خۆپیشاندان نین، لەگەڵ ئەوەدانین بایکۆتی داوام کرێ و ئیشوکاری هاوڵاتیان پەکی بکرێ، بەڵام کوردەڵێ ئەگەر جام پڕ بوو لێ ئەڕژێ. بەداخەوە ئێمە نازانین حکوومەتی هەرێمی کوردستان نەوت دەفرۆشێ یان نەوتی کڕیوە تا ئێستا. سەرەڕای ئەوەی هەفتەیەکە ناڕەزایەتی و مانگرتنی فەرمانبەرانی کۆمەڵگەی باجەکان لە سلێمانی بەردەوامە، دوو ڕۆژە فەرمانبەرانی کۆمەڵگەی باجەکان و بەڕێوەبەرایەتی تۆماری خانوبەرە لە هەڵەبجە و کۆیە و کفری و گەرمیان و چەمچەماڵ و پشدەر و حاجیاوا و چوار قوڕنە دەوامیان بایکۆت کردووە و نەچوونەتە سەر کارەکانیان. پێمان ناخۆشە زۆر جێی گەرانیە لەگەڵ بایکۆتکردنانین لەگەڵ مانگرتنانین، پێمان خۆشەکە کاری هاوڵاتی بڕوا بڕێوە، بەڵام ناشکرێت. یعنی بەڕاستی ئەمە ئەرکی سەرۆکایەتی حکوومەتە، ئەرکی ئەنجومەنی وەزیرانە کە چاوپێخشانەوەیەک بەسەر سیستەمی پاشەکەوتی موچەیە بدات و موچەش لە کاتی خۆیان بدرێ لەبەرەوەی سادەترین و بچووکترین مافە کە ئێستا فەرمانبەر داوای دەکات. تەنانەت ئێمە جیاوازیشمان لەگەڵ کرا لەگەڵ دادگاکان ئێستا موچەکانیان بە 3 ڕوبعوەری ئەگرن، ئێمە ڕوبعێکیان وەرەگرین. هەر لەوەش عنی جیاوازیمان کە جاران وەزارەتی عەدل و وەزارەتی بڵین دادنووسی ئێمە سەر بە یەک وەزارەت بوون، تەنانەت ئەو جیاوازیشمان لەگەڵ کرا یەشتا ئەوانیان چاکری ئێمانیان هەر بەو شێوە هێشتوێتوانێ. لە کاتێکدا فەرمانبەران دەوامیان بایکۆت کردووە و مامەڵەی هیچ هاوڵاتیەک بەڕێناکەن، بەڵام لە کۆمەڵگای باجەکان و بەڕێوەبەرایەتی تۆماری خانوبەرە و فەرمانگەکانی دادنووسی سلێمانی ژمارەیەک هاوڵاتی چاوەڕوان بوون فەرمانبەران بایکۆت بشکێن و مامەڵەکانیان بۆ ڕایی بکرێت. لە وێکەوتە لە ڕانەی تۆ پێکی وێکەوتووە بە بەرگی خۆی نێژراوە، ئێستاوە 4 مانگەمە عەرشم نەزەنێ، ئەوتە بۆ وەکالەت یاژم وەکالەتەکەم بۆی میزان ناکە. ئیشوکاری ئێمە هەمووی بەسایی سەری هەرێمەوە پەکی کەوتووەرێ. وەڵا ئەگەر وەزارەت ببوایە و ئەگەر پەرلەمان کارا بواە کاری ئێمە بۆ وای لێ ئەهات. بەڕاستی ئەو عنجوهیەت و خۆ بەزل زانین و وەڵام نەدانەوەی کە لە سەرۆکی هەرێمەوە بیگرێتاوەکو سەرۆک وەزیران کە وەکو کەڕەی شەربەت خۆیانیان لێکەڕ کردووە، ئەمە بەڕاستی وای کردووە هەمومان نیگەرانین. نزیکەی 2 مانگە لەلایەن ئەو بەڕێوەبەرایەتیانەوە یاداشتێک بە ناوی فەرمانبەرانەوە دراوە بە ئەنجومەنی وەزیران و مۆڵەتی هەفتەیەکیان داناوە بۆ ئەوەی وەڵامی داواکاریەکانیان بدرێتەوە، بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران وەڵامی نەداونەتەوە. ژاڵە محەممەدە نارتی، سلێمانی.